بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژێری ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لەژێر ناوی ترس لە گەشە و پەرەسەندنی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان گرنگترین هۆکاری دەستپێکردنی دانوستانەکانی ئێران و ئامریکا. یەکەم، ڕێکاری بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ پێشگیری لە ئەگەری داڕمان. دوای بەڕێوەچوونی یەکەم گەڕی دانوستانەکانی ڕۆژی شەممەی ڕابردووی نێوان کۆمەری ئیسلامی و دەوڵەتی ترامپ لە عومان، ئەم ڕۆژ گەڕی دووهەمی دانوستانەکان لە باڵوێزخانەی عومان لە ئیتالیا بەڕێوەچوو. لە گەڕی یەکەمدا هەردوو لە ئەنجامەکانی یەکەم گەڕی دانوستانەکانیان بە زۆر ئەرێنی و بنیاتنەر هەڵسەنگاند، بەڵام لێدوانە دژبەیەکەکانی ستیڤ ڤیتکاف و بەرپرسانی دیکەی ئەمریکا پاش لێدوانە گەشتبینانەکانی سەرەتا ئەگەری سەرکەوتنی دانوستانەکانی تا ڕادەیەک خست بۆ ژێر گومانەوە. بڕیار وایە دانوستانە فەنیەکان لە ڕۆژی چوارشەممەوە لە عومان لە نێوان شاندەکانی هەردوولا دەست پێ بکات و ڕۆژی شەممەش دانوستانەکانی عێراقچی و وێتکاف بەردەوام بێت. دەبێت ئەم دانوستانانە لە چوارچەوەی دۆخێکی نوێدا هەڵبسەنگێنین کە چەندین ئەکتەری ناوچەی و جیهانی تێیدا جێگیر بوون. یەکەم، واقعیەت ئەوەیە کە بەرپرسانی سەرەکی کۆماری ئیسلامی گەیشتونە ئەو ئاکامەی کە بۆ ڕێگریکردن لە داڕمانی سیستمی سیاسیان و بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئاخێزە جەماوەریەکان دەبێت جامەژەهرێکی دیکە بنۆشن. ئەوان دوای شکستە یەک لە دوای یەکەکان لە سیاسەتی دەرەوە و گۆڕینی ئاراستە لەم بوارەدا تێگەیشتون کە بەبێ ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا ئیمکانی کەمکردنەوە یاخود هەڵوەشانەوەی گەمارۆکان بوونی نییە. پێویستە ئەوە لەبەر چاو بگرین کە بەدەست نیشانکردنی مەسعود پزیشکیان قسەکانی ئەو لە نیویۆرک و چرای سەوز نیشاندان بە ئەمریکا و تەنانەت بە براناوبردنی ئەو وڵاتە نیشانی سیاسەتێکی نوێ بوو کە لەلایەن بەرپرسانی سەرەکی دەسەڵاتەوە گیرابووە بەر. بێهۆنیە کە ئێستا لە نێوان بەرپرسانی ڕژیمدا تەنانەت باز لە وەبەرهێنانی ئەمریکا لە ئێران و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەردوو وڵاتیش هاتووەتە ئاراوە. دووهەم، لایەنی بەرامبەریش کە بریتیە لە دەوڵەتی ئەمریکا بە ئاگاداری تەواو لەوەی کە ڕژیمی ئیسلامی لە خراپترین دۆخی ممکندایە بە دوای استراتێژی بەهێزکردنی هێژمۆنی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە. ئامانجێ یەکلاکردنەوەی بابەتی هەڕەشەکانی حکوومەتی ئیسلامی ئێران ڕێگری لە دەستڕاگەیشتنی ئێران بە چەکی ئەتۆمی و لەم ڕێگەیەشەوە تەرکیزکردنی زیاترە لەسەر چین و ئاڵنگاریەکانی داهاتووی نێوان ئەو دوو جەمسەرە هێژمونە. تاکتیکی ئێستای دەوڵەتی ترامپ بریتیە لە دانوستان لە دۆخێکدا کە هەڕەشەی سەربازی وەک شمشێری دامۆکلیس لە سەرسەری حکوومەتی ئیسلامی ڕایگیراوە. ئەم بژاردەیە ئێستا بەراورد بە بژاردەکانی دیکە لەوانە شەڕێکی سنووردار یاخود گۆڕینی ڕژیم دەرەنجامی ڕوونتری هەیە. ئەوان گەیشتونەتە ئەو هەڵسەنگاندنەش کە سیاسەتی گۆڕینی ڕژیم لە دۆخێکدا کە بزوتنەوەیەکی بەهێزی جەماوەری لە ئارادایە ناتوانێت بەرژەوەندیەکانی ئەوان گارانتی بکات. پێویستە ئاگداری ئەو خاڵەش بین کە سیاسەتی گۆڕینی ڕژیم لە وڵاتانی دیکە لەگەڵ شکستێکی سەخت بەرەوڕوو بووەتەوە و لە ناو بڕیاردەرانی ئامریکادا پێشگیریەکی ئەوتۆی لێ ناکرێت. لەسەرم بنەمایەیە کە دەوڵەتی ترامپ ڕایگەیاندووە ئامادەیە لەگەڵ ئەم حکوومەتەی ئێستا کار بکات و کۆماری ئیسلامی لە ڕژیمێکی دژبەرەوە بگۆڕێت بۆ ڕژیمێکی هاوکاری ئەمریکا لە دابەشکاریە ناوچەیەکاندا. بەڵام ئەم هەڵوێستا لە ناو دەسەڵاتدارانی ئەمریکادا لەگەڵ کۆمەڵێک ئاڵنگاری جددی بەرەوڕوو بووەتەوە کە هەڵوێستە دژبەیەکەکان نیشانەی زۆر بەرچاوی ئەو ڕاستیەیە. سێەم، لە پاڵدۆخی کۆماری ئیسلامی و ئەمریکادا وڵاتانی عەرەبی ناوچەکە گەیشتونەتەوە ئەنجامەی کە هاوکات لەگەڵ گۆڕانی سیاسەتی ناوچەی ڕژیمی ئیسلامی و لەسەر بەستێنی شکستەکانی حکوومەتی ئێران لە گۆڕانکاریەکانی دوای 7 ئۆکتۆبر هاوکاری لەگەڵ کۆماری ئیسلامی زیاتر لەگەڵ بەرژەوەندیەکانیان یەک دەگرێتەوە. ئەو وڵاتە عەرەبیانەی کە لە گەڕی یەکەمی دەوڵەتی ترامپدا ناوبراویان هەندەدا بۆ چوونە دەرەوە لە بەرجام، ئێستا دەستپێکی دانوستانەکانی هەردوو وڵاتیان بە ئەرێنی هەڵسەنگاندووە. پەیامەکانی دەوڵەتانی سعودیە، ئێمارات، قەتەر، کوێیت، عێراق و میسر و پێشوازیکردن لە دانوستانەکان سەلمێنەری ئەم ڕاستیەیە. سەردانی خالید بن سەلمان برای محەممەد بن سەلمان وەزیری بەرگری ئەو وڵاتە لەگەڵ شاندێکی 7 کەسی لەم دۆخەدا مانایەکی تایبەتی هەیە و دەتوانێت پەیوەندی ڕاستەوخۆی هەبێت بە دانوستانەکانی ئێران و ئەمریکا و مەترسی شەڕ و ئەگەری بردومانی ئێران و کاردانەوەی کۆماری ئیسلامی بەو مەرسیانە. ئەم وڵاتانە کە لە ڕێگەی فرۆشتنی نەوتێکی زۆرەوە گەشەیەکی ئابووری سەرسوورهێنەر ئەزمون دەکەن، خوازیاری شەڕ و پێکدادان لە نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی و ناسەقامگیربوونی ناوچەکە نین. چوارەم،
سەرەکیترین ناری دانوستانەکانی ئامریکا و کۆماری ئیسلامی و ئاسایی بوونەوەی پەیوەندی هەردوو وڵات بریتیە لە دەوڵەتی نەتانیاهۆ. دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل هەم بە شێوەی ڕاستەوخۆ و هەم لە ڕێگەی لۆبی بەهێزی خۆی لە ئەمریکا بەردەوام دژی چارەسەرکردنی کێشەی ئەتۆمی کۆماری ئیسلامی و ئاسایی بوونەوەی پەیوەندیەکانی ئێران لەگەڵ ئامریکا هەڵسوکەوتی کردووە. لەو دۆخەی ئێستادا کە دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل خەریکە جینۆسایدێکی دڕندانە و پاکتاوێکی نەتەوەیی جەنایەتکارانە لە غەزە بەڕێوە دەبات، هەوڵەدات بە خۆشکردنی ئاگری شەڕێکی گەورە لە ناوچەکەدا ئەم تاوانە دژە مرۆییانە لە پشت دووکەڵی ئەو شەڕەدا لە چاوی هەستیاری خەڵکی جیهان بشارێتەوە. بەڵام دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە دۆخی ئێستادا توانایی بەرەنگاربوونەوە لەگەڵ بۆچوونەکانی ترامپی نییە. تاوانەکانی ئەم ڕژیمە لە غەزا ڕسواییەکی ئەوتۆی بۆ ڕێبەرایەتی ئەو ڕژیمە بەدوای خۆی داهێناوە کە بووەتە هۆی پەرەسەندنی گوشاری وڵاتانی عەرەبی لەسەر ئامریکا و ئەم ڕاستیەش کاریگەریەکانی لۆبی ئیسرائیلی لە کابینەی ترامپدا و لە ئامریکا تا ڕادەیەک کەم کردوەتەوە. لەسەرم بنەمایە دەتوانین بە پارێزەوە بگەینە ئەو هەڵسەنگاندنەی کە توانایی کارشکێنی دەوڵەتی ئیسرائیل لە دانوستانەکانی ئێستادا وەک ڕابردوو نابێت. ئەگەر ڕێکەوتن لەگەڵ ئامریکا سەرکەوتوو بێت و ئەگەر ئەم دانوستانانە لە ژێر گوشاری نەیارانی ڕێکەوتندا تووشی شکست نەبێت، ئەوە لەگەڵ دوو دیاردەی سیاسی بەرەوڕوو دەبینەوە. یەکەم مەسەلە ئەوەیە کە لەسەر بەستێنی گۆڕانکاریە نوێکاندا شایەدی نوێکردنەوەی پێکهاتە یا گۆڕانی سیاسەتە ناوخۆیەکانی سیستمی کۆماری ئیسلامی و ئاڵوگۆڕ لە بەشێک لە سیاسەتە بنەڕەتیەکانی ئەم سیستمە فاشیستەداین. بەرپرسانی ڕژیم هەوڵەدەن بە کەمکردنەوەی قەیرانە ئابوووریەکان لە ڕێگەی ڕێکەوتنەکان لە سیاسەتی دەرەوە و هەڵوەشانەوەی گەمارۆکان ڕێگری بکەن لە داڕمانی دەسەڵاتی ئیسلامی. گۆڕینی ڕێڕە و ئاراستەی ناوخۆیی ڕژیم بە مەبەستی هاوڕێکردنی بەشەکانی ئۆپۆزیسیۆنی ناوخۆیی نظام و پێکهێنانی کەشێکی کراوە بۆ ڕێفۆرمخوازەکان، میانەڕەوان و بنەماخوازانی میانەڕە و هەروەها کۆنتڕۆڵکردنی هێزە درەندە و فاشیستترەکانی ناودەسەڵات لە پێناو فراوانکردن و بەهێزکردنی پێگەی حکوومەتی ڕژیمدا ئەنجامەدرێت. ئاشکرایە کە هەوڵدان بۆ بەهێزکردن و فراوانکردنی ئەم پێگە حکوومەتیە پشت دەبەستێت بە تێکەڵەیەک لە سەرکوتی دڕندانی ئەو هێزە ڕادیکاڵانەی کۆمەلگا کە خوازیاری ڕۆخانی شۆڕەشگەڕانی حکوومەتی ئیسلامین و هەروەها دروستکردنی هیوا لە ناو بەشێک لە کۆمەلگادا بە مەبەستی فراوانبوونی هێژمونی نظام. دەسەڵاتدارانی سەرەکی لە کۆماری ئیسلامیدا بەباشی لەوە تێگەیشتوون کە سەرەکیترین مەترسیەک کە هەڕەشیان لێ دەکات بریتیە لە ئاخێزی شۆڕشگەڕانی کۆمەڵانی خەڵکی ئێران و مەترسی شۆڕشی نان. لەسەر ئەم بنەمایەیە کە گۆڕینی ڕێڕە و ئاراستەی سیاسەتی دەرەوەیان گرتووەتە بەر و ئامادەن زەمینەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتانی دیکەش خۆش بکەن. دووهەم مەسەلا بریتیە لەو ڕۆڵە نوێیی کە بە کۆماری ئیسلامی لە ناوچەکە دەست پێدرێت. ئەگەر پەیوەندیەکانی ئێران و ئەمریکا تا ڕادەیەک ئاسایی بێتەوە، ئەو کات ڕۆڵ و پێگەی ئاسایی کۆماری ئیسلامی لە ناوچەکە ئیمکانی ڕۆڵ و کاریگەری ڕژیم زیاترەکات. لەم دۆخەدا پلانگەلێکی وەک دروستکردنی ئەمنیەتی بە کۆمەڵی ناوچەیی، پێکهێنانی ئاڵوگۆڕی ئابووری ناوچەیی و کەمکردنەوەی ئاڵۆزیە ناوچەییەکان فراهەمە بێت. لە ئەگەری گەشە و بەرەو پێشچوونی ئابووری ئێران ناوچەکە لەم بوارەشدا دۆخێکی نوێ ئەزموونەکات. کەمکردنەوەی مەترسیەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە دەستی ئەمریکا بۆ تەرکیزکردنی زیاتر لەسەر کێبڕکێ و بەرەنگاربوونەوەی چین ئاوەڵاتر دەکات. ئەمە یەکێکە لە ئامانجەکانی ئەمریکا بۆ سەر و سامانبەخشین بە ڕێکەوتنەکەی لەگەڵ کۆماری ئیسلامی. ئاشکرایە کە ئەمریکا هەوڵەدات بە ئەنجامدانی جۆرێک سازش لەگەڵ کۆماری ئیسلامی لە هێزی ژیۆپۆلیتیکی و جیۆستراتیژی ئێران بە قازانجی خۆی کەڵک بگرێت و ڕێگری لەوە بکات کە ئێران زیاتر لە پێویست پشت بە چین یا ڕووسیە ببەستێ و ببێتە ئامرازی گوشاری و هێزانە. ئەزمونەنە چەندان ئەرێنیەکانی کۆماری ئیسلامی لە سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵاتی ڕێبەرایەتی ڕژیمی ئیسلامی بەم ئاراستەیە بە قازانجی ئامریکایە و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ناودەسەڵات بەهێزەکات. دەبێ ئەوەشمان لە بەرچاو بێت کە دەستپێکی دانوستانەکانی کۆماری ئیسلامی و ئامریکا لە دۆخێکدایە کە هێشتا شەڕی ئۆکراین و ڕووسیە بەردەوامە و پەیوەندیەکانی ئامریکا و ڕووسیەش هێشتا لە سەرەتای ڕێگەی ئاسایی بوونەوەدایە و ئەنجامە کۆتاییەکەی هێشتا ڕوون نییە. ئەم ڕاستیەش ئیمکانی کاریگەری ڕووسیای لەسەر ڕەوتی دانوستانەکانی ئێران و ئامریکای کەمتر کردوێتەوە. وڵاتە ئەوروپایەکانیش بە هەستیاریەکی بەرزەوە چاودێری دانوستانەکانی تاران و واشنگتۆن دەکەن و نیگەرانی ئەوەن کە لەم نێوەندەدا بەرژەوەندیەکانی ئەوان ڕەچاو نەکرێت.